مزگەوتێکی تاو نەکراوی هەڵەبجەیە دەکەوێتە ناوچەی پیشەسازیەوە، بەڵام هێشتا تەنیا هەیکەلەکەیەتی بەوەی پشتگوێخستنی بووەتە شوێنی حەوانەوەی ئاژەڵی بێلانە. بەڕاستی شتێکی زەرورە سیرەکەی بۆ نوێژ و تاعەت خەڵکێکی زۆر لەم ناوە هەیە. ئێستا بە تایبەتی بڵێ نیوەی بە زیاوە ئاوەدان نەبووەوە، بەشێکی زۆری ماوە کە ئاوەدانێت، بەڵام لە واقعیەت تا سیاجێ بکرێ یان چەند بەشێکی تەنانەت نەک هەرمووی بەشێکشی بکرێت چاکرێتەوە و مەسەڵەن خەڵکی بتوانێت بەکاری بێنێ بۆ نوێژ و تاعەتەکانیان، یاخود ئەوەی کە دوور بێ لەو ئاژەڵ و پیسپۆخلێکە بۆی دروست بووە خۆی بۆ خۆی ئینشاڵڵا خێرێکی خێرخوازانەیە و هەر کەسێک شە بکات ماڵی ئاوا بێ و خوات زایباتە ئینشاڵڵا. بابەتی دین و خواپەرستی ئەوە شتێکە لە پێشینەی هەمومانە و حاڵەتێکی دەرونیە ناخۆشە بۆ ئەمە کە سەیرەکەی مەسەڵەن شوێنێکی ئاوا بەڵێ ئێمە خۆمان شوێنی نوێژمان هەیە، بەڵام جەماعەت و نوێژی جەماعەت شتێکی تر و تایبەترە. پەیام بە دوواداچوونی بۆ مزگەوتە تاو نەکراوە کرد. لەو بارەوە بەڕێوەبەری ئەوقاف و کاروباری ئاینی هەڵەبجە ڕێگەیاند کە پاش لێدوانەکەی بۆ پەیام دەست بە لێکۆڵینەوە دەکەن و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسە دەکات. ئەو دەڵێت ئەو مزگەوتە بە فەرمی ڕادەسمان نەکراوە. بۆیە ئەو کاتیش کە بەڕاستی ئەو مزگەوتە دروستکراوە مە دەستخۆشی لەو کەسەکەن کە سەرەتا دروستی کردو بە ئومێدیەوەی کە ئەو خەڵک شوێنە قەرەباڵغ بێتەوە و بۆ خەڵک و بۆ نوێژخێنان مزگەوتەکە بێت لەو شوێنە، بەڵام دیارە تا ئێستا بە فەرمی وەکو عەرزمکردن مزگەوتەکە پێشکەشی ئێمە نەکراوە. من لە دوای ئەم چاوپێکەوتنی جەنابتان بە دوواداچوونێکی وردەکەین لەسەر و بابەتە بە ئومێدیەوەی بەڕاستی ئیشێکی جدی تیا بکەین، هەرچەندە ئەگەر ناوچەی پیشەسازی بە شێوەیەکی باش نەکەوێتە کار و پڕ نەبێتەوە بەڕاستی جارێککە مزگەوتی دروست بکەینەوە ئەگەر نەتوانین بە شێوەیەکی باش خزمەت بکرێ هەروای لێگەیێتەوە. ئینشاڵڵا بە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی وەکو شارەوانی و شوێنانی کە ئەو سێکتەرانی کە پەیوەندیدارن بە ناوچەی پیشەسازیەوە گفتوگۆ قسەکەین بۆ ئینشاڵڵا ئەوەی پێویست بێت ئەنجامی بدەین. مزگەوتەکە لەلایەن خێرخوازانەوە لە ساڵی 2008 دروست کراوە، بەڵام تا ئێستا کاری تێدا نەکراوە. هاوڵاتیانی ناوچەکە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان و خێرخوازان و سەرمایەداران دەکەن مزگەوتەکان بۆ تەواو بکرێت، چونکە ئەگەر بەم شێوەی بمێنێتەوە ئەوەشی کراوە بە تەواوی وێران دەبێت و بەرەو لە نێو چون دەچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.